بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە دوایین حەڵقەی بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باس و بابەتێکی گرنگ بکەین ئەویش بەرپرسیارەتی میدیایە لە بەرامبەر پرس و پێشهات و ڕووداوەکاندا دەپرسین ئایا میدیا و میدیاکار چ بەرپرسیارەتێکی هەیە لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ڕووداوەکاندا ئایا میدیایەکەیە ناوی میدیای نیشتیمانی بێ میدیای نیشتیمانی بۆ خۆی چییە؟ ئایا میدیاکان لە هەرێمی کوردستان بەرپرسیارانە مامەڵە دەکەن لەگەڵ ڕووداوەکاندا تا چەند تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری نێگەتیڤیان دروست کردووە لەسەر خراپپیشاندانی وێنەکانی میدیا هەوڵ دەدەین ئەم باس و بابەتانە بە میوانداری بەڕێز دکتۆر سامان فەوزی توێژەر لە یاسای ڕۆژنامەنووسی شرۆڤە و باس بکەین. خۆشحاڵین دکتۆر. پرسیارێکەیە هەر لەوانەیە پرسیارێکی تەقلیدی بێ یعنی هەمیشە ئەکرێ بەرپرسایەتی میدیا لە بەرامبەر ڕووداوەکاندا لە هەرێمی کوردستاندا یاخود میدیاکاریش هەر بەتەنیشتەوە چییە بەرامبەر بە ڕوودا و پێشات؟ بەڵێ لە ڕاستیدا میدیاکار ڕۆڵێکی گرنگ ئەبینێ لە هەموو کۆمەڵگایەکی پێشکەوت و خوازدا کۆمەڵگایەکی با بڵێن مۆدرندا بە جۆرێک لە کتێب و سەرچاوانەی کە باز لە دامودەستگاکانی دەوڵەتی تازە ئەکەن یەکێ لە بەشەکانی و کتێبە یەکێ لە فەسڵەکانی تەرخان کراوە بۆ میدیا ڕۆژنامەگەری چکە میدیا پەیوەندی لەگەڵ دامودەستگاکانی دیکە پەیوەندی تەئثیر و تەئەثورەواتە هەم کاریگەری دەکات هەم کاریشی لێ دەکرێت بە هەمان شێوە چەندە میدیایەکی باشمانە بێ بە کاری خۆی هەڵسێ ئەوەندە دەتوانێت دامودەستگاکان بەرەو ئاقارێکی باش بەرێ و پێچوانەکەشێ ڕاستە دامودەستگاکانیش کاریگەریان هەیە بە چاکیان بەخراپ بەسەر میدیادا بۆیە کە تۆ باس لە میدیای کوردی بکەین بەدەر نییە لەو بارودۆخەی کە هەرێمی کوردستان تێکەوتووە دامودەستگاکانی هەرێمی کوردستان تێکەوتووە لە باڵێن دەسەڵاتەکانی یاسادانان جێبەجێکردن دادوەری کاتێ و دەسەڵاتانە پڕکێشە و کەم و کوڕین چاوەڕوانی ئەوە ناکرێ میدیایەکە دەبێت کە میدیایەکی تەواو پرۆفشناڵ بێ و میدیایە بێت کە لە وڵاتێکی تەواو دیموکراسی و ئەسکەندینافیا کە هەیەە بۆیە میدیا بەرپرسیارەتێکی گەورەی دەسەشانە میدیا کاری تەنها گواستنەوەی هەواڵ نییە میدیا لەمان کاتێک کاری چاودێری کردنیشە بەڵام بە حکمەوەی کە میدیاکان لە هەرێمی کوردستاندا زۆربەی زۆریان ئەتوان بەڵام 1990 بەسەر حیزبە سیاسیەکان دابش بووە بۆیە ئەم چاودێریەش نیوەناچەڵە چاودێریە بە ڕاستی بەرامبەر و چاودێری نەکردنی خۆت واتە ئاوێنەیە کە نیوەی شتەکان ئەبینێ نیوەی خۆ نابینێ نیوەی بەرامبەرەکە دەبینی بەڵام لایەنەکەی خۆت نیوەکەی نابینی کە ئەمەش هەمیشە هەواڵی تەواوەتی پێناگایە نیوەی ڕاستیەکانە دەداتێ بۆ ئەوەی ڕاستیەکان بگاتە وەرگر ناچارە سێری زیاتر لە کەناڵێکی میدیایی بکە بەرپرسیارەتی میدیاکە لەم سەردەمەدا بەوەیە کە پردی پەیوەندی بێ لە نێوان خەڵکی و لە نێوان دەسەڵات حکام و محکومین و لە هەمان کاتە چاودێریش بێ ئەوەی کە پێوترێ ڕقابەی سەحافی لەوانەیە ڕقابەی سەحافی لە هەندێک وڵاتدا لە تەنانەت لە ڕقابەی پەرلەمانیش بەقوترەوە تاتی لە وڵاتێکی وەکو کوردستاندا چاوەڕوانی ئەوە دەکرێت کە ڕقابەی سەحافی بەقوتر بێت لە ڕقابەی پەرلەمانیش کاتێک کە پرسیارەکانی پەرلەمان تەرجام نەدرێتەوە ئەو بە دوواداچوون و ئەو لێکۆڵنەوە بنکۆڵکاریانەی کە ڕۆژنامەنووسە بوێر و پرۆفشناڵەکان پێ هەڵدەستێ ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر هەڵوەشانەوەی بڕیاری سیاسی یان دادگایکردنی کەسێکی گەنداڵ یان دەرکردنی بڕیارێکی سیاسی بۆیە میدیا بەرپرسیارەتێکی گەورەی هەیە بەڵام لە هەرێمێکی وەکو کوردستاندا ئەو بەرپرسیارەتیە یا ئەو ڕۆڵە گەورەیە بەرچاو ناکەوێت ئەکرێ بڵێن ئێمە ئەو بەرپرسیارەتی کە نییە یاخود بەرچاو ناکەوێت بۆ خۆی پەیوەندی بە ناجێگیری و ناسەقامگیری دۆخی کۆمەڵگای کوردیشەوە هەیە بەشێکی لەوەشکە بریتە لەوەی لە بلبلانەی هێزە سیاسیەکان زۆرجا کە میدیا ئەکەنە کەرەستەیە یاخود ئامێرێ بە دەستی خۆیانەوە بۆ ئەوەی بتوان چۆنیان بێ بەکاری بێن بەرامبەر بە نەیارەکانی خۆیان بگومان ئێمە میدیا بەڵێن سەرخانە دوجار ئەو مەسائلانەی دیکە هەمووی کاریگەری تێکات مەسایلە سیاسەکان مەسایلە کۆمەڵایەتەکان پێگاتە کۆمەڵایەتەکان ناکۆچیە سیاسیەکان بارە ئابوووریەکەی کە هەیە بۆ نە میدیایەک نەتوانێت تۆ باڵێن وەکۆڵێ ئەو دیوەت دروست نەبوو بێ کە بازرگانێک پەیوەندیدار نەبێت بە حیزب بۆ یان پشتی بە حیزب بۆ نەبەست بێ و بازرگانە بتوانێت لە دوجارە میدیایەک دامەزرێنێ کە لاندێ وڵاتدا هەیە میدیایەکی هەلی دامەزرێنێ بێگومان ئیتر میدیاکانیشە دەمووی دەبێتە سیاسی چونکە هێشتا لایەنە ئابوووریەکەشت ئەو لایەنە ئابوورێ نییە کە وڵاتێکی وەکو ئەوروپی وڵاتێکی ئەوروپی دەسە بنیانرابێ بۆیە بێگومان
لایەنە ئابوووریەکان، لایەنە سیاسیەکان، پێگاتە کۆمەڵایەتەکان، لایەنی پەروەردەیی، لایەنی خوێندەواری و ڕۆشنبیری هەمووی کاریگەریان هەیە لەسەر میدیا. واتە نامەوێت بەڵام گوناحەکە دەگەڕێتەوە بۆ خۆی بێگومان ئەو لەو زەویێشین بووە، ئیتر لەو زەویەیە ئەوەی لێ سەوزەبێت کە ئێستاکە هەیە، بەڵام بێگومان بەشێکشی پەیوەندیدارە بە خۆیانەوە بە هەموو شتێ نەڵێن مسەیەرە و ئیتر هەر دەبێ وابێ نەخێر هەندێک جار مخەیریشە خۆشیان دەتوانن باشتر بن لەوەی کە هەیە، بەڵام دیارە هۆکاری دیکە لە پشتەوە هەیە. بەتایبەتی کۆمەلگای کوردی زۆر ئایۆن کراوە بە حیزبایەتی ئەوەی لە کۆمەلگای کوردی ڕێمێ لەکەم کۆمەلگای دنیادا بەو شێوازە بێ. لە وڵاتانی دیکە حکوومەت بەقوەترە لە حزب، لە وڵاتی ئێمەدا حزب بەقوەترە لە حکوومەت بە ئاراستەیەکی زۆر بەقوەتریشە کە دەڵم بەقوەتر مەبەستم بەقوەت بوونە لە ڕووی ئابوووریەوە. ڕاستە حزب حکوومەت دوورزەکە، بەڵام لە هێزی دەسەڵاتی عسکەری و ئابوووریەوە لە کوردستان حزب بەقوەترە لە حکوومەت کە لە هیچ وڵاتێکی زۆربەی وڵاتانی دنیا شتی وانە. بۆیە ڕۆژنامەنووسەکانیش بەو شێوازە هەندێک جار ئیتر دابش بوونە بەسەر حیزبەکان و ئەوانەشی لە ڕابردوودا بە پەنجەکانی یەک دەستەژمێنران ناوزەت دەکرا بە ڕۆژنامەنووسی ئەهلی سیاسی. ئەوانەش هەندێکان لەبەر گرفتی دارایی یان نەما یان کۆتایی بە دەرچوونی هات یا خۆدیتر خۆی یەکلا کردەوە بەسەر بیر بۆ چوونێکی سیاسیدا. بەڵێ یەکرێت پێناسەیانی هەندێکیان نەبێت چەندانەیەکی کەمماوە لەو میدیاهلێ ڕاستە سیاسیانە. ڕاستەکەی ئەکرێ بڵین ئێمە میدیا هەیە ئای میدیای نیشتیمانی پێناسە بکەی. میدیای نیشتیمانی بۆ خۆی چییە؟ زۆر جا بازەوە کرێت کە سەرباریەوە هەموو گرژی و ناکۆچ و بەریەکەوتنانی نێوان هێزە سیاسیەکان یاخود ئاشتی کۆمەڵایەتی زۆر جار سەقامگیر نییە. بەڵام قسە لەسەر شتێکە کرێت لە بان ئەوە پێوتە میدیای نیشتیمانی. ئەم میدیایە کامەیە لەسەرەوە بکێشە. دوو جۆرە پێوەرمان هەیە بۆ دیاریکردنی میدیای نیشتیمانی. واتە دوو معیارمان هەیە. معیارێکان پێوترێ معیاری عەزوی، ئەویتریان پێوترێ مۆزوعی. معیاری عەزوی ئۆرگانی ئەوەیە ئەو میدیایە کە هەندێک کەس وا پێناسەیەەکە و میدیایە کە سەر بە هیچ حیزبێکی سیاسی نییە و مڵکی باڵێن گەلە، مڵکی گەلە. ئەوە لە ڕووی پێگاتە و عەزویەوە سێریەکە وشەیەکی کوردی بۆ بەکاربێنم لای ئۆرگانیکیەوە سێریەکە کە ئۆرگان نییە بۆ هیچ حیزبێک، بۆ هیچ لایەنەیەکی سیاسی، تەنانە بۆ هیچ وەزارەتی گشتیە. مڵکی گشتیە بۆ نمونەی وەکو BBC دێنرێتەوە. BBC مڵکی گشتیە لە بەڕێتانیا بۆ چونکە پارەکەی حیزبێک دیاری ناکات، تەنانە حکوومەتیش دیاری ناکات. پارەکە لە بودجەی خەڵکیە، لە زەریبەی خەڵکەوەیە. لە کاتی کۆکردنەوەی زەریبەدا بڕێک پارەی دیاریکراو کە هەیە کەمە، هەر تاکێک دەبێ بیدا ئەو بڕە دەچێت بۆ BBC. یعنی دیاریکراوی ژنێنەرایەتی نەخێر. کەواتە BBC مڵکی حکوومەتیش نییە، نەک مڵکی حیزبێکی سیاسی بێ. دیاریکردنیشی کە هەیە یان بۆ چوونێککە هەیە پێی وایە دەڵێ میدیای نیشتیمانی ناکرێتە ناو لە ڕووی ئۆرگانیەوە سەریکەی عەزویەوە سەریکەی، دەکرێت لە ڕووی بابەتیەوە سەریکەی. ئەو میدیایە کە لە ڕووی پەیامەوە مڵکی خەڵکەکەیە، لە ڕووی پەیامەوە بێلایەنە، کێشە نییە لە ڕووی ئاساییە سەر بە هەر هێز و بزوتنەوە و ڕێکخراوێکی سیاسی. ئەنجا ئەمە بۆ چوونێک وا دەڵێن، ئەم باسی لایەنە فقیەکە ئەڵەکەم بۆ چکە ئەو بۆ چوونە پێی وایە هەندێک جا میدیا هەیە بە حساب سەر بە میلەتە، سەر بە گەلە. بۆ نوێ با دوور نەڕووین کەناڵی عێراقیە کە کەناڵی عێراقیش لە بودجەی گشتیە، لە بودجەی حیزبێک نییە. کەناڵی عێراقی کە کۆمەڵێک کەناڵن لە عێراقدا، بەڵام بەردەوام کەناڵی عێراقیە بەوە ئیتیام کراوە کە لایەنگیری حیزبی حاکم بووە کە ئەنجومەنی وەزیرانی پێگەێناوە کە دیارە مەبەستمان کێیە. تەنانە سەردەمێک ناکۆکی هەبووە کەناڵی عێراقیە مەمنوع بووە بچێتە ناو پەرلەمانی عێراقی تەختیە بکە. هەموو حیزبێک ڕێگان پێدراوە بەس کەناڵی عێراقیە نەبێت، لە کاتێککە کەناڵی عێراقیە لەسەر بودجەی گشتیە. کەواتە دەڵێن مەرج نییە لە ڕووی ئۆرگانیەوە سەر بە حیزبێک نەبێ ئیتر پێت وابێ میدیای نیشتمانیە. نە، بە پەیامەکەیە باشتر دەرەکەوێ میدیای نیشتمانیە یان نە. میدیای نیشتمانی ئەو میدیایە کە میدیایەکی پرۆفیشنەڵە بە پێی پێوەرەکانی میدیایەکی پرۆفشنال کار دەکات، بە شێوازێکی زانستیانە مامەڵە لەگە هەواڵەکە. هەواڵ هەر ڕووداوێک بەهای هەواڵی هەبێت بڵاو دەکرێتەوە، جا بەرژەوەندی لایەنێک بێ یان دژی لایەنێک کە بێت و کاتی گونجاو دیارەکە لە کاتی بانگە هەڵبژارنەکاندا کاتی گونجاو دیارەکە یەکسان دیارەکە بۆ هەموو لایەنە ناکۆکەکە جیاوازی ناکە و بەڕاستی میدیایەکی پرۆفشناڵە و چاوی گەلە و تەنها هەواڵ ناگوازێتەوە، لە هەما کاتە چاودێریش دەکا. ئەو میدیایە کە بڵێن ئیتیکی ڕاگانی تیادا بەرجەستە دەبێت. بە بڕای تۆ لە هەرێمی کوردستانە میدیایەکە ناوی میدیای نیشتیمانی بێت. هەندێک میدیامان هەیە باشترە لە هەندێک میدیایەکە، هەست بەوە دەکرێت جۆرێک لە مۆزوعیەت بابەتی بوون
بە کارەکانیا دیارە بەڵام بەداخەوە میدیانە و میدیا کاریگەرەکان نین یاە میدیانە نین کە بوونەتە کاریگەر و کە زۆرترین وەرگر و زۆرترین خوێنەر و زۆرترین باڵێن سیرکەری هەبێ و میدیانە لەو میدیانەی کە بزەبەلاحن نەخر هیچ میدیا نیشتیمانی نین بەڵام دێ میدیای دیکەمان هەیە لە شێوازی ڕادیۆیە بێ لە شێوازی جەریدەیەکا بێیان لە هینە پێم وایە بنەماکانی میدیایەکی بە زۆریان پێوە دیارە بەڵام کەمتر کاریگەرن و ئەوانیش هەندێک جار بەهۆی گرفتی داراییەوە هەندێک جار کاریگەریان پێ دێ دەکات هەندێک جار کاریگەری سەرنووسەرەکە بە سەریانەوە دەرەکەوێت بەڵام بە شێوازێکی گشتی توانێتی باڵێن بێلایانی بپارێزی و هەندێک جار لەو میدیانەش بۆیە توانیانەوە بێلایانێ بپارێزن دەعمیان لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ئەمە کارێکی ئاسایی ئەمە کارێکی ناقانونی نییە دعم لە وڵاتێکی ئەقلیمیەوە بێ بۆ میدیا کارێکی ناقانونیە بەڵام لە هەندێک ڕێکخراوی کە باڵێن کار لەسەر پێگەشتنی دیموکراسیەکە لە کوردستان و لێراقا دامکردنی و میدیانە کارێکی ئاساییە و بۆیش ئەوان مراقبەی دەکەن کە نایڵێن ئەو میدیانە بەلای یەکێ لەلایەنە سیاسەکانە شامباتەوە بەڵام بە بڕوای تۆکو ئەکادیمیەکش یعنی حاڵەتێکی ئاسایی نیە میدیایە سەر بەهێزێکی سیاسیش بێ بەڵام وەکو وت جۆری دۆمیان بتوانێت مەوزوعیانە کار بکە ئەمە بۆ خۆی حاڵەتێکی ینی پۆزیتیڤی باش نییە لە ناو کۆمەلگا اینجا ئەمە ڕێی دووەم بوو کەوتم لە سەری لایەنە بابەتیەکەی بکەیت هەندێک دەڵێن سەری ئۆرگانیەکەی مەکە سەر بەکێ سەری پەخشەکەی بکەیت بەڵام کە سەری پەخشەکەت کرد بەداخەوە ئەومان نییە یعنی بە من بڵێ واقعیان شتیوات هەیە سەر بە حیزبێکیش بێ نیشتیمانیش بێ من پێم وانییە بەو شێوازە بێ هەمویان لە دوجارە لە ساغەکردنی هەواڵێکی ئاساییە بەو شێوازە دەیهۆنێتەوە کە بەرژەوەندی ئەو لایەنەوە پێبێت کە دەستی بەو میدیایەوە هەیە ڕنگ بێ کەسێکی گوێگرێکی ئاسایی هەست بەوە ناکە بەڵام کەسێکی شارەزا لە بواری میدیا هەست بەوە دەکا کە ئەو حیزبە لە پشتێتی لە سیاغەکردنیشیا وای دادەتاشێت کە لە دوجارە بەرژەوەندی هەندێک جار مقابلەیەک هەواڵێک بڵاو دەکرێتەوە پێدەچێ زیانی تیابێ بۆ حیزبێ لە پشتێ و کەناڵەوەیە بەڵام نەخێت لە دوجارە لە کاتی ڕووداوەکاندا لە کاتی ئەزمەکاندا لە کاتی بانگەشەکاندا هەر بۆ ئاراستەیە کار دەکا کە بۆ سەرخستنی لایەنە سیاسەکەی کە لە پشتیوێتی دەنا ڕنگ بێ گرفتێکی ئەو تۆ نەبێت لە ئۆرگانیەوە مادەم پەیامەکەی پەیامێکی بابەتی و هەندێک جار و میدیانە لە سەرەتاوە وا دەرەکەوێن کە پەیامێکی بابەتیان تایە و ئیتر مڵکی ئیتر هەموو خەڵکی بێن بەڵام لە دوای ماوەیەک دوایوێ دەچێتە ناو بڵاو دەبێتەوەوانە لە کاتی پێویستدا بەو شێوازە کارەکە کە بەرژەوەندی لایەنە سیاسەکەی خۆی دێنێتە دی هەتا ئەگەر ناحەقیش بێ بەڵێ بێگومان زۆر جار پێشادیا پرزیار ڕوودا و یەتە پێشەوە لە هەرێمی کوردستان لەناو هێزە سیاسیەکانە گرژی دروزە بێ گژی سیاسی کۆمەڵایەتی تا چەند ئێمە ئەکرێ یعنی بڵێن میدیا لە هەرێمی کوردستان بۆ خۆیان ڕۆڵە بینین لە گەورەکردن و فوتێکردن یا دروستکردنی بەریەکەوتنە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان. اینجا خۆی میدیا یەکێ لەو سەرپێچانەیە کە ئەنجامی دەدا لە زۆربەی وڵاتانی دنیا ئەوەیە کە هەندێک جار دەبێت هۆی بەریەکەوتنی کۆمەڵایەتی بۆ یەکێ لە قەدەغەکراوەکان لە ناوی یاسای ڕۆژنامەنووسی کوردستاندا لە مادۆنەوەدا دەڵێ ئەمە قەدەغێ و بە سەرپێچی دانرێ و بە تاوان دادانرێت کاتە میدیا ببێت هۆی تێکدانی شیرازەی کۆمەلگا کە هەندێک جار بۆیە وای وتووە چونکە ئەمە دیارە لە چەندین وڵاتدا هەیە لە ڕابردوودا هەیە کە هەندێک میدیا دەبێت هۆی تێکدانی شیرازەی کۆمەلگا بۆنێ تۆ بابەتێک بنووسی بۆ نمونە لە مەسەر کاتێ میدیایەک دێ کەمتر نمونە لەسەرەوەی خۆمان بێنینەوە بۆ وەکو ناوی تەشیروانە بێ کاتێک کە میدیایەک دێ بابەتێک بڵاو دەکاتەوە لەسەر بە جۆرێک تەشیر ئامێزە لەسەر قوپتیەکان لە ساڵی 2001 ڕۆژنامەیەک بەناوی ڕۆژنامەی نەبە بابەتێکی بڵاو کردەوە لەسەر کەسێکی ئاینی قوپتیەکان کە گوایە کارێکی نەشیاوی کردووە لە کەنیسەیەەکە کە دەرکە و بەو شێوازانەوە و کەسە چەند ساڵی پێشە و ڕووداوە و پێشە وێنەیە دەرکراوە لەو کەنیسێ و ئەمانەوە بەس بۆ لێدان بۆ لەفکرێکیاوە خۆپشادان کرا لە مەسڕ و بۆ ئەوەیە چەند کەسێ بە چەقۆ بکوژرێ لە بینی پێگاتەکانە ئەوەیە کە دەڵێ هەندێک جار دەبێتەوەی تێکدانی شیرازەی کۆمەڵگاتۆ میدیایەک بێ بە شێوازێکی ناشرین باز لە ناوچەیەک بکات باز لە کچانی ناوچەیە بکات باز لە پێگاتەیەکی کوردستان بکە بێگومان گرفت دروست دەکە ڕنگ بێ ئەوان بێ بڕژەنە سەر شەقامەکان تونند و تیژی لێ بکەێتەوە کێ موسەببێ و تونند و تیژیە ئەو میدیایە بۆیە بەڵێ بێگومان هەندێک جا میدیاش دەبێتەوەی لێکترازانی پێگاتەکانی کۆمەلگا کاتێک بابەتێک زیاد لە حەد گەورە ئەکەن و کاتێک کە بابەتێک کەسێک کارێکی کردووە بەڵام تۆ لە پشتی کەسەکەەوە لە پێگاتەکەی لە ئاینەکەی دەدەی یان لە بۆچوونەکەی دەدەی یان لە نەتەوەکەیەکەی ئەوەشیان کاردانەوەی تونند و تیژی بە خۆیدا دێنێت بەڵام بە بڕۆی تۆ زیاتر پسپۆڕێکەشی لە بواری یاسای ڕۆژنامەگەریایە بە بڕۆی تو یعنی ئەو چاودێریە لە هەرێمی کوردستانە هەیە لەوانەیە بەرنامە هەیە لە هەندێک لە میدیاکانە لە کەناڵەکانە هەم لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی
جاری وایە لە ڕووی ئابووری و جیاوازیکردن لەگەڵ ناوچەکانی تری کوردستانە لە ڕووی پێکاتەوانەوە یعنی کۆمەڵێ باس و بابەتە وروژێنێ بەڵام وەکو پێویست نە لێ پێچینەوە نە لێ پرسیینەوە ناکرێ بەرامبەری تەنها ئەوەی بینین تەنها ئەو تعلیق و تێچێن و نووسینانەیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە یعنی لە سەریان ئەوە تریا ئەمە ئێستا بۆ بەس چاودێری لە کوردستانە هەندێک جار دام و دەستگامان هەیە ڕەنگ بێ نەبوونیشی هیچ لە مەسەلەیەک ناگۆڕێت بوون و نەبوونی تەنها کۆمەڵێکی زۆر کارمەندیا ئیژەکە بوون و نەبوونی کارێکی ئەوتوە نییە و وەکوڵێ خشتێکی نەخسوێتە سەر خشتێ بۆ خزمەتکردن بەڵام بەداخیشەوە هەندێک دام و دەستگای دیکەشەیە کە مەفروزە هەبێ یا مەفروزە ئەکتیڤ بێ ئەو کاری خۆی نەکردووە بە ڕۆڵی خۆیان نەبینیوە کاتێک کە میدیا دێ کۆمەڵی بابەتی جۆرا و جۆر باز دەکە هەندێک لەو بابەتانە کە جەنابە لە ئەنجامی پرسیارەکە تاوای هەست دەکەم بابەتی نەشیاون نەگونجاون پێشەلکاری ئیتیکین نابێ عابر سەبری تێپەڕێ و بڕوە ئەبێ لایەنێک هەبێ با بڵێن بە دووادا چوونی بۆ بکە دوو لایەن هەیە لە وڵاتانی دیکە یەکەمیان داواکاری گشتی با کەسێک نەبێ ڕاستە و خۆز ناوی هاتبێ لەو بابەتەیە داواکاری گشتی دەبێ بێت مامەڵە بکە لەگەڵ میدیایە چۆن ئەو بابەتە دەورژێنێ ئەو دەبێتە نوێنەری گەل بۆ تحریکردنی سکاڵا تحریکردنی شەکوا لە بەردەمی دادگاکان ئەوە بەدیوێک لە بەدیوێشکەیە زۆر وڵاتی دیکەی دنیا دەستگایەکی قانونینە ئەم جارە دەستگایەکی دیکەی ڕەستی ئیعلامیان هەیە بۆ نوێ وەکو عێراق دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراقی هەیە ساڵات و ئیعلامی عێراقی گۆڤارێکیان هەیە موسسەسەیەکیان هەیە چەندین کارمەند تیادا مەزراون کە متابعی هەموو دام و دەستگاکان دەکەن لە ڕووی قانونیەوە نا لەکوێیە بابەتێکی لەو جۆرەی تۆ باسیەکەی بڵاو بێتەوە لەو کەناڵە لەو ڕادیۆ لەو جەریدەیە لەو گۆڤارەکەیە کۆی ئەەکەنەوە بڵاوێشیەکەنەوە فلانە کەناڵ ڕۆژی فلانە ڕۆژ سعادەوە لە بەرنامەی ئەوە بینەرە با بڵێن بێژەرەکە یان میوانەکە کە پەیوەندی کردووە ئەو دیێڕەی ود ئەو دەستەواژەی ود کە پێشێلی فلانە بەندی یاسایی دەکا کە نەدەبووە بوترێ ئەمە جۆرێکە لە ڕقابە کەوا دەکا میدیاکار بە حەزەرەوە مامەڵە بکات و هەموو شتێ بڵاو نەکاتەوە کە ببێتەوەی تێکچوونی شیرازی کۆمەلگایان ببێتەوەی زیادکردنی قەیرانەکان و گەورەکردن و یا لە ڕێدابردننی ئەو قەیرانانەی کە هەیە بەڵێ تۆ لە کتێبەکەتا لە ڕێبەری یاسایی ڕاگەیان و بڵاوکردنەوە باس لە جیاوازی نێوان ئیتیک و یاساشەکەی یانەوەی کە تۆ باست لەسەر ڕقابەکە لە ڕوانگەی یاسایەوە هەڵێ سنگێنێ ئەی تا چە نەکرێ ئێمە بین دیسانەوە لە دیوی دووەمەکەیەوە قسە لەسەر لایەنە ئیتیکەکەی بکەیت ئیتیکی ڕۆژنامەنووسی ئێجگار گرنگە واتە چاودێری ئیتیکی ڕۆژنامەنووسی ئێجگار گرنگە و گرنگەکەی لە چاودێری یاسایەکە کەمتر نییە لە وڵاتانە بۆیان دەرکەوتووە هەموو شتێک بە قانون و بە سزادان چارەسەر نابێ هەندێک شت هەیە دەکرێت بە سەرزەنشت بێ بە جۆرێکی کە بێ بە هەڵەکان بە جۆرێکی کە پێی بوترێتەوە گرنگەوەیە هەست بەوە بکە ئەو کەناڵە چاودێرێکی بەسەرەوە هەیە چاودێرێک هەیە بەسەریەوە دوو لە مەسەلەی چاودێرە با بڵێن ئاینیەکان و ئەمانە چاودێرێک هەیە لە کۆمەلگاکە کەسانێکی خەبیر هەیە شارەزا هەن کەسانێک هەیە دەستگایەکی قانونیان دەستگایەکی دیکەی ئەعلامی هەیە هەڵەو کەم کوڕەکانی کۆ دەکاتەوە ئەو کاتە کەمی دەکاتەوە بەداخەوە لەبەرەوەی ئەو جۆرە چاودێرەمان نییە کە سەرپێچە ئیتیکەکانی ڕۆژنامەنووسی کۆ بکاتەوە لە دوجارە کۆکردنەوەی ئەوە لە ڕووی قانونیەوە تۆ بە سزای ناگەینی بەس دەڵێ ئەمانە سەرپێچن ئەو کاتە دەتوانێت داکۆکی دەخۆی بکە یان هەم سوودی دەبێ بۆ ئەو جاریچکە دووبارەی نەکە هەم سوودی دەبێ بۆ کەناڵی دیکەش کە بترسێت لەوەی کە لایەنێک هەیە ڕێکخراوێکی مەدەنی هەیە و سەرپێچانە کۆ دەکاتەوە من دوێنێکە لە ڕاگەیانە کوردیەکاندا تاوان لایەنە تەلەڤیزیۆن با بڵێن لایەنە تەقلیدەکەی ڕاگەیاندن کە با بڵێن ئەوەی کە پێناسی ڕاگەیانی بۆ بەکارێنرێ کە بریتێ لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامەی وەرەقی ئەمە کەمتر هەڵەکانیان کەمترە بە بەراورد بەوەی کە ئەو ڕاگەیانە پێگەیەکی ئەلکترۆنی هەیە ئەوەی کە لەوێ نایکات لە پێگە ئەلکترۆنیەکەی هەندێک دەیکا من سێری کە بابەتە با بڵێن ئەو پێگانەیان دەکەیت شەر نییە سێری ئەو پێگانە بکەیت کە با بڵێن دیار نییە کێ با بەڕێوە کە ئەمانە هەر لەوانەیە زۆر پێشەلکاری ئیتیکی و قانونیان تێدا بێ و ڕەنگە لە دە هەواڵێکیان ڕاست بێت نوێیان تاوانە بێ بەڵام ئەو پێگانەی کە سەر بە تەلەڤیزیۆنێکی بەناوبانگەنیا سەر بە ڕادیۆیەکی باڵێن گونجاون کاتێک کە ڕۆژانە کە بابەت بڵاو دەکەنەوە من هەست بۆ دەکەم کە پێشەلکاری ئیتیکی ڕۆژنامەنووسیەکەم بۆ نیە عنوانەکەیان شتێکە کە دەی لە ناوڕۆکای خوێنی وانە عنوانەکە شتێکی ئەیکا بە پرسیار ئامێز لە پشتی ئەو ڕووداوەی کە بۆ نمونە ئەڵێ
ئەو ڕووداوی کە دوێنێ بۆ هۆی هاتوچۆوە بۆ هۆی ڕووداوی کە هاتوچۆوە گەنجێ کوژرا فڵانە هۆکار بوو علامەتێکی استفهامی بچووکی داناوە کە خەڵک بەرچاوی ناکەوێت ناشڵێ ئایا فڵانە هۆکار بوو یا ئایا هۆکارەکەی ئەوە بوو بەس علامەتێکی استفهام کە دەچیتە ناو هەواڵەکەەوە باڵێن وتەبێژی پۆلیس نەخێرەڵێ هیچ پەیوەندی بۆ هۆکارەوە نیە بەڵام ئەو کردوێتی بە عینوانیش بۆی سەرنج ڕاکێشێ واتە بەداخەوە هەست بۆ دەکرێت کە ڕاگەیاندەکان تەنانەت گاڵتە بە خوێنەرەکەی خۆشیان دەکەن یەکێک لە خوێنەرەکان لە کۆمنتی یەکێ لەو هەواڵانەیە وتوی کاکە ڕێزمان بگرم ئێمە ئەتخوێنینەوە ئێمە متابعەت دەکەین ڕێزی ئێمە بگرە کە عنوانەکەت ئەوە نییە کە لە ناوڕۆکە باسیەکەی بەداخەوەی تر ڕاگەیاندەکانیش ئەو ڕاگەیاندانە نە کە دیار نییە کە کێ دەی با بەڕێوە کە بەداخەوە لە سۆشال میدیای ئێستا ئەو جۆرە پێگانەیەشگار زۆرە کە کاریگەریشی هەیە لەسەر خەڵکی و لەسەر باوەڕکردن خەڵکی بە هەواڵەکانی تەنانەت ڕاگەیاندەکانی دیکەش بۆ ئەوی منافەسەی ئەوانە بکەن دێن ناو نیشانەکانی بە جۆرێکدا ڕێژن ئەوەی کە پێوترێ مانشێت و تایتەڵ بە جۆرێکدا دەڕێژن لەگە ناوەڕۆکانین یا ناوەڕۆکەکەی وێنەیەکدا ئەنێن کە عیلاقەی بە بابەتەکەەوە نییە دوێنێ بێرە بابەتێکم خوێندێتەوە باس لە هەواڵێک دەکا کە با بڵێن کارمەندێکە ئیتر و کارمەندە دکتۆر بیان شتێک بێ بە باس لەوە دەکرێت کە با بڵێن دۆسیەکی ئابروبەری با بڵێن دکتۆرێک کەشف بووە کە تۆ دەیخوێنیتەوە سایتێکە بە کوردیە و دەزانی باسی کوردستانەکە و مهتەمی پێ بزانانی بخوێنێتەوە کەچی باس لەوەیەکە ئەمە ئەو ڕووداوە لە ئێرانە ڕوویاوە یان لە مالیزیا ڕوویاوە چ پەیوەندیەکی بەوە هەیە هەرقیمی خەبەری نییە حاڵەتێکی ئەوە بەڵام ئەو وایدا ڕشتووە کە تۆ بیکەیتەوە کلیکی لەسەرکەی وەگەوەی کە بەو کلیکە کە زۆر بووی تر اعتیبار بۆ خۆی کات خۆی ئەمەش لە میدیای کاغەزە هەبوو بە تایبەتی ڕۆژنامەکان حیواری لەگەڵ کەسێک ئاکریا خۆت هەواڵێ بڵاوە کرایەوە ئەوەی کە ئەیوت پێش و دواوەی قسەکەیان لا بر ناوەڕاستکەی بەشیشان وەرەگر کە سەرنج ڕاکێشەوە کات خۆی لە ڕۆژنامەی کاغەزی شمانەکە میشە و گرفتەمان لە ناو دادگاکان هەیە لەگەڵ خەڵکی ناو ئاسی کۆمەڵایەتی ئەو قسەی جەنابە ببەسمەوە بە شتێکی کە پێم وایە بەشێک لە کەسانێک لە ئاستی زانکۆ ئەوانەیە کەم جار چاوپێکەوتن ئەنجام ئەدەن یان زۆر چاوپێکەوتن ڕەدەکەنەوە لەبەر ئەوەیە دێن چاپێکوتنەکە کێشەی نییە کە ئەنجامیدەن دواتر دێن بەشێک لە چاپێکەوتنەکە کامەی کامدێڕێی جۆرێکە و بە هەندێک دەستکاری و علامەتی استفهام بۆ زیادکردن و ئەمانەوە لە سایتەکە دایدەڕێژن لەبەر گرنگی قسەکە نا لەبەرەوەی چوا لە خەڵکی بکەن با بڵێن قسە لەسەر ئەم چاپێکەوتنە بکە ئیتر بە جۆری جنێ و بەیان شتێک کە بێ وەلایەنەکەی کە شەڵباتێ و ئیتر لە کاتێکا میدیای پرۆفشناڵ ئاوانیە میدیای پرۆفشناڵ بۆ بەرژۆنی گشتی کارەکان نەک بۆ بەرژۆنیەوەی کلیکەکانی و میدیای زیاد ئەمەوێت لەوە بڕۆیت سەر ئەو پرسیارە ئایا ئەمە کەواتە میدیا بێ بەرپرسیارەتیە بێ میدیای بەرپرسیار و بەرپرسیاتی میدیایی کامەیە میدیای بەرپرسیار ئەو میدیانن کە ڕەچاوی ئیتیکی ڕۆژنامە نووسیەکەن بەداخەوە ینی مەفروض وابوو میدیاکان ئەوانەیە کە میدیای گەورن تا ناڵم زەبەلەحمان نییە لە وڵاتانی دیکە ئەوروپا و ئەمریکا هەیە بەڵام دەبواە ئیتیکی ڕۆژنامە نووسی هیچ نەبێ ئەو ئیتیکەی کە پاشکۆیە بە یاسای ڕۆژنامە نووسیەوە بکرێتە جامخانە و هەڵبوەسترێت لە دیوارەکانیان بۆی کە ڕاگەیاندکارەکانیان بیخوێنەوە بەل لە 12 ساڵ بەل لە ئێستا کەم میدیا هەبوو ساڵانە بانگێشتی کۆمەڵێ پسپۆری نەدەکرد بێن هەڵسەنگاندن بۆ میدیاکەیان بکەن یان خول بکەنەوە بۆ میدیاکارەکانیان ئێستا ماوەیەکی زۆرە زیاتر لە 10 ساڵە ئاگادارم کەم میدیا هەیە ئەم کارە بکە کە بە کەسانێکی دەرەوەی خۆی بڵێ بێوەرە دانیشتێکی چاخواردنەوە ئەنجام بدەین ڕەخنەمان لێ بگرە و هەڵسەنگاندنمان بۆ بکە کە ئەو کەسە بێت دەیان هەڵە و کەم کوڕیان بۆ دەربڕێ بە جۆرێکی کە بەڵام زۆر جا لێرە و لەوەی لە کۆڕ و کۆبنەوەکانە کە هەڵسەنگاندن بۆ کاری میدیایی دەکرێت و قسە لەسەر ئیتیکی میدیا دەکرێت هەندێک میدیا هەیە تەحملێەوە ناکەن زۆر جا بۆ بە قسە میدیا کە خۆی چاودێرە بەسەر کەناڵەکانی بەسەر دام و دەستگاکانی دیکە و پێی وایە دەبێت ڕخنیان لێ بگیرێ و باز کرێ و دەرگاکانی ئازادی ڕۆژنامەسی بەرتەسک نەکرێتەوە بەڵام خۆیان کەمترین تەحملیان هەیە بۆ ڕخنانەی ئاراستیان دەکرێت بەل لە چەند ساڵێک سیمینارێکمان هەبوو لە زانکۆی ئەمریکی ئەنجامیدا بوو ڕێکخراوێکی نێودەوڵەتی سیمینارەکە ئەنجامدا بوو کاتێک باسی ڕۆڵی میدیامان کرد لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە دابەشمان کرد میدیای ئەلف و میدیای با چۆن چیرۆکێکی دوودرێژی عزیز نەسین هەیە حزبی کەرامەت و حزبی سەلامەت باسی ئەومان کردووە ئەو میدیایە ئاوا ڕەفتارێکە و میدیاکان تەحملیان نەکرد چۆن وا بێ ئەماڵ لە کاتێکە ناوی هیچ میدیاکمان نهێنا بوو بەڵام خۆی زانیان هەموو سیفاتەکان یەکسەر خۆت هەستی پێ دەکەی کە هەستی پێ کرد کەواتە تۆ هەڵە بوویتە وەسفەکەی من ڕاستە بەڵام
تحملی ئەوە ناکەن یەکسەر هەڵەچن بە هەڵچوونێکەوە کە چوە پێ وایە نابێ میدیا معسوومە لە هەڵە وا هەست دەکەن معسوومە لە هەڵە لە کاتێکە ئەگەر هەڵەکانی ئەوان نەبووە و کەم هەڵەتر بووانە ئێستا ڕنگ بە بارودۆخی کوردستانیش بە ئاراستەیەکی باشتر بڕۆشتە خۆی تعبیرێکەیە من خۆ میدیاکارم یعنی ئەگەر ئێمە زۆر قسە لەسەرەوە کرێت کە میدیاکار یاخود میدیاکان بەشێک لە خۆڕازی بوونیان تێدایە یعنی ئەو خاکی بوونەی کە پێویستە میدیاکار هەیبێ وەکو پێویست نییە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە چەند جار قسە کراوە لەسەرەوە میدیاکارێک چۆتە بازگەیەک و یا چۆتە ناو خەڵکەوە و تۆ من ناناسی ینی جۆرێک لەوەی تایە ئەسەن ئەوە لەوانەیەوەش بەش پەیوەندی بەش بە بەشێک لە بەشێکە لەوە میدیاکاری وهەیە بۆنە لەسەر هەموو بابەتێک قساکە لە هەموو بابەتێکە نووسێ لە کاتێکە هەر کەسە یەک لە دوو بابەتە ئەتوانێت قسە بکە ناتوانێت لە هەموو بابەتێکە قسە بکە میدیاکار لە وڵاتانی دەرەوەیە پیشەیەکی ئێجگا قورسە هەموو کەسە ناتوانێت بکە کەسانێکە پڕ ئەزمونن زۆرجان نووسەرە گەورەکان میدیاکاری دەستیان پێکرد جۆرج ئۆروێڵ ڕۆژنامەنووس بووە لە BBC ئێردەست هەمینگوای ڕۆژنامەنووس بووە کە ڕۆمانووسێکی بەناوبانگی ئەمریکیە بەڵام لای ئێمە پێی وایە کە لەوانەیە هەندێک بێگومان باسی میدیاکاری باشیشمان میدیاکاری و زۆر ڕۆشنبیرمانەیە میدیاکارمانەیە خەڵاتی ناوچەی وەرگرت و حەقی خەڵاتی جیهانیشە وەرگێ ئەوانشمان هەیە بەڵام ێمە باس لە زۆری نەکاکەین ڕەنگ بێ کەمترین کتێبی خوێن بێتەوە ئەمەوێ بڕۆمە سەر ئەوە ڕاستە هەموو بابەت یەکێک لە تەوەرەکانی بەرنامەکەم و پرسیارەکەم بۆ ئەوە دانابوو یعنی هەست ناکەی دکتۆر میدیاکار یعنی پێویستێکی زۆری بە ڕۆشنبیریە بە سەقافەیە بە خوێندنەوەی جاران قسەیەکە بۆ یان و شاعیرەکان پێویستە زۆرترین کتێب بخوێنەوە بۆی زۆرترین وشەی جوان و وێنەی جوان و ڕوودا و کەرەستەی زمانی نووسین لە ناو تێکستەکانیانە ڕنگ باتەوە ئێستش پێ دوان نییە ئەمە ئەگەر ئێمە ئەم تعبیرە بگوازینەوە بۆ ڕۆژنامەنووس پێویستە ڕۆژنامەنووس سەقافەیەکی گشتی باشیە بێ لە کارەکەیە بۆ ئەوی بتوانێت سەرکەوتوو بێ و ئەو هەڵەیە یاخود ئەو کێشانێکی ئێمە ئێستا باسێکین سیاسیە کۆمەڵایەتی ئابوووریە فەرەنگیە مێژوویە یای کەمترینی بەسەراتێ بڕێت میدیاکاران بە جۆرە لە جۆرەکان بە ڕێگەی میدیاکەیانەوە دەچنە هەموو ماڵێکەوە لە ڕێگەی پەخشا بێ لە ڕێگەی دەنگا بێ لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە بێ بۆیە کاریگەریان هەیە کە کاریگەریشانە بێ ئەبێ هەمیشە کەسانێک بن نوخبەیی بن بۆیە و کۆمەڵگایە بەرە و هەنگاوێ بەرەو پێشوەتر برن و ئەبێ ڕۆشنبیریەکان لە ئاستێکی باشا بێ تاوان میدیای پسپۆڕیشمانەیە اختصاسیشمانەیە کەسێک بۆ نیە میدیاکارێکی وەرزشیە ئەبێ زۆرترین زانیاری لە بوارەکەی خۆیان بزانێت وەکو چۆن ئەوترێ لە هەر شتێک و بەڵام لە شتێکیش هەمووی لێ بزانێ ئێمە پێویستمان بۆ ڕۆژنامەنووسە پرۆفشناڵە هەیە ڕۆژنامەنووس هەیە بەس بۆ کاروباری ئێران کراوە ڕۆژنامەنووس هەیە بەس بۆ کاروباری شارەزای لە کاروباری تورکیا کەواتە ئەبێ ئەگاداری لە نەخشەی سیاسی تورکیا و هەڵبژاردنەکان و حیزبەکان و ئەمانەبێ ڕۆژنامەنووسی وا هەیە دەبێ بەس کاروباری عێراقی بێ ئاگاداری حیزبەکان و کورسی پەرلەمانیەکان و مێژوێ و حیزبانێک کە دروست بوونە و متابعاتیە بێ بۆ شوازە بێ میدیاکار هەرەوە نییە ئەوەی کە لە پشتی شاشەکە بۆی دەنووسرە و بیخوێنێتەوە میدیاکار ئەگە هەستی بە هەڵەش کرد لە بەرامبەرەکەی زۆر جارە و حاڵەتەمان بینیوە بەرامبەرەکەی هەڵەیە دەکات میدیاکار بێدەنگە دەبێت بۆی ڕاستکاتەوە هەڵەکە بۆ ناوی وڵاتێک پایتەختی وڵاتێ بە هەڵە بێنێ ئەو میدیاکاری دەبێت بۆی ڕاستکاتەوە ئەگەر میوانەکەی بۆ شازەوە بۆیە میدیاکار من پێم وایە چەندە بخوێنێتەوە بەتایبەتیش لە بواری کەی خۆیان لە بوارەکەی خۆیان پیشەکەی خۆیان کە بریتێ لە کاری زانستی میدیا و لاینەکانی کەش کە پەیوەندیدارە بە ئیتیک و بە یاسای میدیایی چەندە بخوێنێتەوە وای لێ دەکات سەرکەوتوو بێ لە کارەکەی بەڵێ تۆ لە بەرنمەیەکی پێشووترە ڕەخنەیەکت لە میدیاکان کردکەوت ئەو ڕووداوانەی کە ڕۆیان لە با بڵین لە باشووری کوردستان لە شوێنەکانی دیکە بە شێوەیەکی گشتی یعنی میدیا هەیە کەمترین بنکۆڵکاریە خۆت شرۆڤە و قوڵبوونەوەی هەیە بە بڕوای تۆ ئەوەش ناگەڕێتەوە بۆ نەبوونی بەرپرسیارەتەکەەوە یاخود نەبوونی ڕۆشنبیریەکی گشتی لەسەر ئەو باس و بابەتە بۆی و بابەتە مەقەوماتی مێنێتەوە لە ناو ڕووداوەکانەوە لە ناو ئەو میدیایە بۆ ئەوی کاریگەری خۆی بەجێبێڵێت بە شێوازێکی گشتی بێگومان ئێمە قسەمان کرد دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کار لەسەرەوە دەکات میدیا ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەوەی کە بەیانی ڕۆدا واتە دەبێت میدیا دەبێت دووربین بێ هەندێک جار میدیاکار هەبووە لە وڵاتێکی ئەوروپیەوە هاتووە مامەڵەی کردووە مانگێک خەریکی هەواڵێ بۆ اینجا راپۆرتەکەی بڵاو کردوێتەوە لە یەکێ لە گۆڤارە بەناوبانگەکانی ئەڵمانیا یاخود ئەوروپا هاتووە چەندین مقابلاتی کردو اینجا راپۆرتێکی بڵاو کردێتەوە بەڵام ئەو راپۆرتە بگەڕێرەوە بەر لەسەر ئینتەرنێتی بنووسە دێتەوە و لای خەڵکانی کە دەبێت بە سەرچاوە
ئەمە بەبەستمەوەیە کە خۆهیلاکردن بۆ ئەو بابەتە ئەم حاڵەتە لە میدیایە کەمە ڕەنگ بێ هەندێک حاڵەتمان هەیە بێگومان میدیاکارەیە چەند ڕۆژێک خەریکی بابەتێکە بێ اینجا باڵێن هەواڵێکی لەسەدا بەزێنیان راپۆرتێکی لەسەرکاوی کە ڤیتیەکی لەسەرەکە بەڵام بێگومان بە دوێکەی کەشە هەمانە لە باستی ئەوەیە بوو لە کاتی ئەو بەرنامەی کاگەبیرم بێ بۆنە لە شەڕی پێشمەرگە لەگە داعشە باسی بازرگانی کردن کرا لەگە داعشە کە باسی ئەوەش کرا گوێمان لێ بوو کە چەند کەسێک لەوانەی کە پلەی ئەفسەری و ئەوانەیان هەیە لێزەکانی کووردا لە هێزەکانی پێشمەرگە دەستگیر کراون بەڵام نەتیجێ ئەومان نەبوو ئەمە کاری میدیایە پێم بڵێ ئەم بابەتە گەشتە کوێ ئایا ئەم هەواڵە ڕاست نەبوو بەراەتیان هێنا یان کەسانێک هەبوو دێزە بە دەرخۆنە کرا یاخود نەخێر ئەوەتانە لە زیندان کراون و سزای خۆیان دراون و گیراون و دادگایی کراون ئەمانەیان کەمن لە میدیای کوردیدا لە کاتێکە لە ئەوروپا برەو بەوە دەدەرێ میدیای بنکۆڵکاری ئیستیقسایی و خۆی مەڵاز دەدا بۆ ئەو بابەتە بەڵام کە دەڵم خۆی مەڵاز دەدامان ئەوە نییە کە ڕێگای نامەشروع بەکاربێنێ بەڵام بەردەوام حەزەرەکە ئەخوێنێتەوە بە دوواداچوونەکە لێرە لە تێ معلومات لێرە لە تێ هەمووی بکاتەوە وێنەیەکی گشتی و بە راپۆرتێکدا بەزێنێ ئەو حاڵەتانەمان لە هەرێمی کوردستان دەکەمە. بەڵێ تۆ لە کتێبەکە تا 109 پرسیارە دەوروژاندووە لە ڕووی یاسایەوە بۆ ڕۆژنامە نووس و بەرپرسیارەتی کاری میدیایی بە بڕوای تۆم گرفتانەی ئێمە باسیەکەین کۆی کۆکراوە یاخود جەوهری ئەم کێش و گیر و گرفتانەیە ئەمانەت بە زمانێکی سادەوەکو خوانێکی لادێ نشین وێنایەکەیت کە خستوتە ڕوو بۆ ئەوەی کە زۆرترین خوێنەر بتوانێت یاخود ئەوانەی لە تەنانە دادگاکانی ژەڕۆک و لە پێشێکەکە باسیەکەی کە دادوەر هەبووە سوودی لێ وەرگرتووە بۆ کارەکەی خۆی یعنی بۆ خۆی ئەوە کۆکراوی ئەم گیر و گرفتانەیە کە لەناو میدیای هەیە تا ئەو کاتێکەوە کتێبەم نووسیەوە زۆرترینی بێگومان کە هیچ کارێک تەواو پێرفێک نییە کامڵ نییە کاتێک کە دەچیتەوە ئێستا و کتێبێکە بە ڕێزە باسە کرد کتێبی دێمم بوو لە بواری یاسای ڕاگەیان و ئەمانە ئەو بابەتانە بە شێوازێکی جیاواز نووسیم کە بە شێوازی هەر پرسیار و وەڵامکردن بوو کە پێم وابوو تەم پێشنیازەکەشی لە ڕێکخراوێکەوە ڕێکخراوی میترۆ پێشنیازی ئەویان کرد کە کتێبێکی ئەم جارە کتێبێک بێ زۆر ئەکادمی نەبێت تحملی خوێندنەوەی هەبێ خوێنەر هەموو خوێنەرێک بتوانێت شەرنیار کەسانی نخبە و میدیا باڵێ ئەکادمی بیخوێنێتیان لە کاتی بەحسا خەڵک استفادە لێ بکە وەکو تێزی ماستەر و دکتۆرە ئەوانە بۆیە ئەو بابەتەمان نووسی بەڵام لە دەرەنجام ئەگەرچی دوودڵ بووم لە نووسی بەڵام هەستم کرد ئەو کتێبە زیاتر لە کتێبەکانی کە گەشتە خەڵکیەوەتانێ بە ڕێزیشت پێشواژێکی باشی لێ بەڵام ئێستا لە دوای باڵێن بڵاوکردنەوە کتێبە بەردەوام پیاچمەوە هەندێک بابەتی کە دێتە ئاراوە هەندێک باڵێن پرسیاری دیکەی بۆ زیای بێ هەندێک جا بڕیارێکی دیکەم دەست ئەکەوێ پەیوەندی دارە هەندێک جا هەڵەیەکی تیا ئەبینم ڕاستی ئەەکەمەوە ئیتە بۆەوەی لە چاپێکی دیکە قسەکە ینی بەشێکی لەسەر ئەوە ینی کۆی ئەم کێشانە کە میدیا و میدیاکاریانە هەستەکەم لە ناوەخنی ئەو پرسیار و وەڵامانەیانەیە من لە ساڵی 2002 یەکەم ساڵی لەو یانی یەکەم ساڵ کە بەشی میدیا لە کوردستاندا ناڵم هەر لە سلێمانی لە کوردستاندا مەزگەل لە سلێمانی بوو لە یەکەم ساڵەوە کە باڵێن قۆناغی یەکەم بوو بە قۆناغی دۆ من دەرسم تیاوتۆتەوە باڵێن یاسای میدیا و لە پۆلی چواریشا دەرسم وتۆتەوە میدیا گرفتە یاسایەکانی میدیا ئەلکترۆنی وانە لەو کاتەیە ئەوەی کە هەستم پێکرد بێ گرفتە لە پرسیاری خوێنکارەکانە هەیە لە کۆمەلگای دەوروژێ و دیان یەخی ئێمە دەگرن لە میدیاکارەکان قسەیان بۆ بکەین ئەوانەی لە مامۆستای ئەکادمی ئەوانن لە دوجارە ئەوانە چوە ناو بەشێک لە کتێبە مەنهەجیەکەەوە کە ئێستا بە دوێ کتێبێککە هەیە مەنهەجە لە بەشێک لە بەشەکانی ڕاگەاندن نووسینی خۆمە بەڵام هەستم کرد کتێب مەنهەجە ئەگەر بۆ خوێنکاری میدیا بێ بەڵام بۆ هەموو میدیاکارێ نابێ بۆیە هاتم بە ئاسانتر ئەو کتێبە لە ڕێگای پرسیار وەڵام بۆ وەڵامدانی ڕاستەوخۆی پرسیارەکەی بەڕێزیش بەڵێ ئەوەی کە خۆم هەستم کردوێ وات هەستم بەوە کردوێ گرفتێک هەیە نابێ نەمنووسی بێ نووسیمەجا ئایا بە تێڕوانینی خۆم بێ یاخود بە پشبەستم بێ بە سەرچاوەیەشکە بەڵام ئەوە نەم بەڕای تۆ میدیاکان بۆرە ئیش بەمە ئەکەن یعنی ئایا یعنی تا چەند ڕنگدانوێ بە تایبەتی تۆ نۆ پاشکۆی یاسایی دێناوەکە یاسای چاپەمەنی عێراقی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان مافی پێدانی زانیار ئەی نۆت لە کۆتایەکە باس ئایا میدیاکان بۆ خۆیان بەسەر ئەمانە ئاچنەوە ئەکەوێتە سەرەوە میدیاکارم پێم وایە ڕنگدانەوەی هەیە هەستی پێەکەی یانی لە میدیای کوردیا بەداخەوەکەم بەداخەوەکەم بەڵێ ئێستا لە هەرێمی بەڵام هەندێک جاریش ینی وەکو جەنابی شامەژەیەک پێ هەندێک جاریش گوێم لەوە دەبێ ینی من دڵخۆشم ڕۆژە بۆ دادوەرێکی بەڕێز لە دەروی شاری سلێمانی پەیوەندی کردوتی من دەیەکێ
لەو کتێبەی تۆ ئیسفادەم کردو بۆ قەزەیەکە لە بەردەستمایە هەندێک جار بێگومان پەیوەندیکردن هەیە ئێمە هەندێک جار پرس بەوانەکەین لە هەندێک شتا هانایان بۆ دەبێن ئەوان پرسبێ ئەمە ئەکەن لە هەندێک بابەتی خساسی وردە لە ڕۆ بەڵام بەو شێوازە گشتیان بەڵێ ئێستا بارودۆخی کوردستان بە شێوەی لە شێوەکان بە تایبەتی لە بینی هاوڵاتی و لە بینی دەسەڵاتی سیاسیە تا ڕادێک سارد و سڕی پێوەدیەوە نیگەرانی خەڵکەیە و خەڵک بێزارە لەوەی کە لە شێوازی ژیانکردن و گوزەرانی خەڵک لە ئاسێکی پێویستانە بە بڕای تۆ میدیاکان پێویستە چۆن بەرپرسیارانە ڕۆڵ ببینن لە ئاساییکردنەوەی ئەم تۆخە و کاریگەری لەسەر دەسەڵات دروستکە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک یا ئەو شێوەی تۆ کە باست کرد شێوازە بابەتێکە کە میدیا هەیە نیشتیمانێ پێویستە چۆن مامەڵە لەگەڵم دۆسیا بکەن مامەڵەکردن لەگەڵ دۆسیە بەوە نابێت کە با بڵێن بە جوانکردنی ئەو لایەنەیە کە باڵێن خەڵک گلەی لێە بە جوانکردنی ئەو دەستگای کە کە خەڵک گلەی لێە بە جوانکردنی ئەوە نابێت میدیا دەبێت حقیقەت بابەتەکان حقیقەت زۆر جاوەترە ئاوێنەیەەکە حقیقەتەکان گوازرێتەوە بەڵام نە تەسخیمیکە نە گەورەیکە نە تەحجیم و تەقزیمیشیکە ئەو بابەتانەیەکە هەیە هەندێک میدیا هەیە گرفتەکان وا بچووگەکەنەوە کە هیچ نییە بەعکسەوە ئێمە زۆر باشین و ئەگەر ئەو دام و دەستگایە نەبێت ئێمە هەمووی فەوزا ئەبێت بە ئەفغانستانێککە ئێستا لە ئەفغانستانش خەریکە بەرەو هەنگاوی استقرار و پێشکەوتنە ڕوە ئەبین بە سۆماڵێک کە هەندێک میدیا هەیە وا سری شتەکانەکە کە ئەگەو دام و دەستگایە ئەگە و کەسەیە ئەو شخصەیە ئەو حیزبە نەبێ وای لێ نا هەندێک میدیای دیکەشەیە زەڕبێگەێنێ بەسەر هەموویا و بەبێ ئەوەی قسێ حقیقەتەکە چۆنە بەو شوازە لەبەرەوە یەکە سەری وەزیفەی میدیا بکەین گواستنەوەی هەواڵەکانە لە هەمان کاتە جگە لە هەواڵ کۆمەڵی وەزیفەیەکەی هەیە بڵاوکردنەوەی بیرروبۆچوونیش بیرروبۆچوونی خەڵکیش بڵاو کاتەوە بە پێچەوانەوە میدیای ڕاستەقینە خزمەت بە دەسەڵاتی ژەگەێنێ بە دوێش کە دەسەڵات بزانە خەڵک ئاوا پڕە ئاوا گلەی لێ هەیە ئەوە تا ڕەخنەکانیان بەخۆیان بچێتەوە نەزانێت کە خەڵک چاپڵی بۆ لێ باو دیارە و خەڵکە بە هەمووی پشتێک ڕازیە نەخێرەوە میدیاکان بڵاوی دەکەنەوە کە خەڵک چەند پڕە خەڵک چەند گلەی هەیە خەڵک بە تۆ ناڕازیە هەوڵ بە بەڵام ئەوە تەنفیسێکایکە هەوڵ بە خۆت چاکە لە زووترین دەرفەتە بۆیە دەبێ حقیقەتەکە چۆنە بۆ شواز بەڵێ ئێمە گەر بە کورتی قسە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانیش بکەین هەست ناکەی تۆڕە کۆمەڵایەتەکان دەورێکی خراپ و نێگەتیڤە بینن لە دروستکردنی ئەم کرژیە و بەداخەوە هێزە سیاسیەکان و ئەوانەی کە پارەیان هەیە و پارەدار و خاوەنی سەرمایان کۆمەڵە پەیج و ئەکاونتی زۆریان وەهمیان دروست کردووە یعنی بۆ جنێودان و تەشهیر و یعنی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای کوردیە ینی ئەمە تا چەند ڕۆڵی خراپ ببینێ لە ڕابردووە بە لە 20 ساڵ 18 ساڵە پێش ئێستا باسی کاریگەری ڕۆژنامەی وەرەقیمانە کرد کە ئەو کاتە زۆر کاریگەر بوو لەو چەند ساڵی ڕابردووە کاریگەریەکە کەوتە لای تەلەڤیزیۆنەکان کەناڵە سەتەلایتەکان بەڵام ئێستا کە کاریگەری بەسەر خەڵکە من پێم وایە لە ڕاگەیانە تەقلیدیەکە زیاتر کە بێتە لە بینراوە بیسترا و خوێنرا و ئەو ڕاگەانەیە کە پێوتە سۆشیال میدیا ئەگەر چەندێک کەس ناوی نانێن ڕاگەیاندەم بێگومان داوی دێنێ سۆشیال میدیایان بە جۆرێشکە باڵێن مامەڵی لەگەڵاکە بەڵام کاریگەریەکەی بەسەر خەڵکە ئێجگار زۆرە و ئەو دیوەیە کە هێشتا ئاوڕی لێ نەدراوەتەوە لە ڕووی ئیشکردنی زانستی لە ڕووی قانونیەوە و من پێم وایە وەکو ڕێزیشت ئاماژەت پێیەوە حقیقەتێکە لایەنە سیاسەکان بەو کەناڵانەوە نا کە ڕنگ بێ دیارێکی لە پشتیوێتی و ڕنگ بێ سکاڵا لە سەبەرزکردنەوەیان ئاسان بێ و لەسەر سەر و لەسەر خاوەن امتیازەکەیان دیان لە ڕێگەی دروستکردنی ئەو پێگە ئەلکترۆنیانەوە کە دیار نییە وەکوترێ لە خەڵناوی لێبا بێ باوکودای کە دیار نییە کێ لە پشتێتی چەندین خاڵی وا دروستەکە کە هەروەکو باسم کرد لە 10 هەواڵیان نوێی هەڵەیە ئەگەر نەڵم هەردەی هەڵەیە و ئەمە کاریگەری هەیە و بڵاویش ئەبێتەوە و هەندێک جار یعنی فێڵێکە لە خەڵکی من پێم وایە کاتیەوە هاتووە مامەڵەیەکی قانونیانە لەگەڵ پێگانەیە بکرێت وم پێم وایە ئەگەر لە کەناڵێکی ڕاگەاندن هەڵەیە بکرێت ئەمە زۆر گرفت نییە ڕێگەی ئاسایی خۆی هەیە کە یاسایە بۆ کێ هەیە هەڵە ناکە بۆ پەرلەمان هەڵە ناکە بۆ پیاوانی ئاسایش پۆلیس هەڵە ناکەن لە کەیژەکەن بۆ دادوەر هەڵە ناکە ڕاگەانیش دەیکا بەڵام ئەو پێگانە هەڵەکردنەکانیان بە عەمدیە بە منەظەمی ئەیکەن بۆ پێم وایە بە شێوازێکی جیاواز دەبێ مامەڵەی لەگەڵکرێت ئەو سزایشی بۆی تەرخانەکرێت ئەبێ جیاواز بێت لەو سزایی کە بۆ ڕاگەیاندنکارێکی ئاسایی دانراوە کاتە دەکەوێت هەڵەوە بگرێت لە ئەمریکا ڕاگەیاندکارێکی ئاسایی کە هەڵەیە دەکا بابەتێک بڵاو دەکاتەوە ناتوانێت بیسەلمێنێ بە پێچوانەوە سزای لەسەر نییە
پێویستە لایەنی بەرامبەر بیسەلمێنێکە و ڕاگەاندن کارە بە عەنقەسە و بابەتی بەڵاو کردوێتەوە. بەڵام دەتوانم ئەو بۆ قەستە بۆ زۆربەی بەشێکی زۆر لە پێگە ئەلکترۆنی پێگەکانی ناو سۆشیال میدیا ئەمانەیە بڵێن بە عەنقەسە و بابەتانە بڵاو کردەوە بۆیە دەبێت بە شێوازێکی جیاواز بە سزایەکی جیاواز مامەڵەیە لەگەڵا بکرێت کە نەکراوەتە ئێستا. بەڵێ سوپاس دکتۆر، من شتێکی ئەو تۆ بنەماوە بەڵامی پرسیارێک لێ بکەم یاخود ڕائیت بزانم سەبارەت بەم بەرنامەی خۆ منم بەرنامەی مەودا دوو وەرزە بەرنامەیە پێشکەشەکەم بەرنامەیەکی معریفیە قسەم بە شێوەیەکی گشتی لەسەر بابەتە جیاوازەکان لە ڕووی فکری و معریفیەوە کردووە لە بواری فەرهەنگ مێژ و سیاست فکر تا ڕادەیەک هەندێ بابەتی فەلسەفی حەزم کرد ڕات بزانم ئەمەیە کۆتایی پێبێن و ئەمەی کە بەڕێز لێرە خیتام و میسک بێ کۆتایی بە بەرنامەکە دێنم وەکو مامۆسایەکی ئەکادیمی ڕات بزانم وە بۆ بینەرانی ڕوون بێ کە ئەم بەرنامانە تا چەند پێویستیان بە خۆنوێکردنەوە وەرزی تازە هەیە بە شێوەیەکی کە دەست پێ بکەنەوە. بەڵێ یەکێک لە وەزیفەکانی ڕۆژنامەنووسی کە ئێمە باسی وەزیفەی هەواڵمان کرد لەگەڵ ڕادەربڕین وەزیفەی دیکەشی هەیە یەکێک لە وەزیفەکان بریتە لە ڕۆشنبیرکردن تەسقیفکردن پێم وایە ئەو بەرنامەی تۆ دەچێتە زیاتر وەزیفەی تەسقیفکردن و ڕۆشنبیرکردنەوە بەڵام بە دەریش نییە لە هەواڵ لە تەحلیلکردنی هەواڵ لە تەحلیلکردنی بیر و بۆچۆن بەتەوێتی ئەو مەرج نییە هەموو حەڵقەکانی بینی بێ بەڵام بێگومان چەندین هەڵقەم بینیوە لەو میوانانەی کە بانگە کردووە من بۆ خۆم بە دیارەوە بۆم گوێم گوێستی بووە و لە هەر کەناڵێک ئەو جۆرە بەرنامانە هەبێ من دەستخۆشیان لێ یەکەم و دەستخۆشیم لێ کردوون زۆر جار بووە من بەنامە بۆ کەناڵێکم نردووە کە ئەو بەرنمەیە کە باسی لادیەکانەکە باسی کشتتوکاڵەکە برەی پێبندکایە بینەری خۆتان هەیە ئاگادار بن تەنها هەر ئەو بەرنامانە نا کە هەواڵین و ئیسارەوین تەنها ئەوانە نا ئێمە پێویستمە بە بەرنامەی کەشەیە کە جۆرە هودوویەکی تیاابێ و هەرێمی کوردستان پێویستی بۆ جۆرە بەرنامە نەسوەرە دەستخۆشی لەکەم. سپاس بۆ بەڕێزی سپاس بۆ دکتۆر سامان فەوزی توێژەر لە یاسای ڕۆژنامەنووسی سپاس دەکەم ئەم شەو لەم دەرفەتە لە دو حەڵقەی بەرنامەی مەودا ئامادەبووی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی دوایین حەڵقەی بەرنامەی مەودا تا وەرزێکی تر و دەستپێکێکی تر بۆ بەرنمەیەکی نوێتر بەخوای گەورەتان دەستپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سپاس دکتۆر.